لەسەر پرسە میوانێکم هەیە سەر وەڕەسۆڵ بەڕێوەبەری گشتی ناوەندی هەماهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمانە سەربەخان بە خێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ئەم بڕیارەی بۆچی داوە؟ بەڕاستی چیە لەم بڕیارەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنمان. طبعاً بەداخەوە سەرەڕای ئەوەی کە تەنها بەر لە چەند هەفتەیەک یادی 11 ساڵ تێپەڕبوون بەسەر جینۆسایدی خوشک و برایانی یەزیدی کرایەوە، بەداخەوە تاوەکو ئێستا یعنی برینەکان ئەوەندە قوڵن، تاوەکو ئێستا بە هەزاران ون بووی دەستی تیرۆر، دەستی بە هەزاران وربوو قوربانی جینۆسایدی یەزیدیەکان نەدۆزراونەوە، بە سەدان گۆڕی بە کۆمەڵ هەڵنەدراوەتەوە. بەداخەوە حکوومەتی ئیتیحادی لە بری بەڵێندان و داوای لێبوردن لە ئەو خەڵکانەی کە بوونە قوربانی تاوەکو ئێستا دوای تێپەڕبوونی 11 ساڵ لە خێمەکاندا ژیان بەسەر دەبن، بەداخەوە بە دیسانەوە بە بڕیارێکی نادەستوری پێچەوانەی هەموو یاسا و ڕێسانێ و دەوڵەتیەکان، بەڕاستی بڕیارێکی سەرسوڕهێنەر دیسانەوە خەڵکەکەی زیاتر بێهیوا و بێ ئومێد کردەوە. بەڕاستی ئەو بڕیارێکی زۆر مەترسیدارە و تەنانەت هەربیرکردنەوە لێ زۆر مەترسیدارە و ئەوە دووچات دەکاتەوە. بێگومان ئەو بڕیارە ئەو بابەتە دووپات دەکاتەوە کە داهاتووی پێکهاتەکان لە عێراق بەڕاستی هیچ گەرنتی و زەمانێک بۆ پێکەوە ژیان و بۆ بنەماکانی مافی مرۆڤ نییە، لە کاتێکدا کە لە بری ئەوەی ئەوان بەڵێن بدەن بەوەی کە کێشەکانیان چارەسەر دەکەن و ئومێدیان پێ ببەخشن کە دەیانگەڕێنەوە بۆ ناوچەکانیان، لە بری ئەوەی کە هەنگاو بنێن بەرە و دامەزراندنی دادگایەکی تایبەت بۆ بەڕاستی بۆ محاکەمەکردنی تاوانباران، بۆ بە جینۆساید ناساندن کە ئەوانە سادەترین مافەکانن، بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنامەی شنگال کە زەمانی گەڕانەوەیان دەکات، بەڵام بەداخەوە بە بڕیارێک کە تەواو بێهیوا و بێ ئومێدیان دەکات لەوەی کە ئەوان بەشێکن لە عێراق و دەتوانن بە سەربەرزی و بە شکۆمەندانە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. باش، ڕەنگە حکوومەتی عێراقی بڵێ بۆچی ئەمانە نەگەڕاونەتەوە، ینی بۆ ناگەڕێنەوە تا ئێستا ئاوارە؟ بڵێ بێگومان هۆکارەکانی نەگەڕانەوە بۆ هەموو لایەک زۆر ڕوونە، لە کاتێکدا کە تاکو ئێستا هێزە چەکدارە نایاساییەکان لەو ناوچانن، لە کاتێکدا بەڕاستی کە هیچ ئەمان لەو ناوچانە نییە، هیچ خزمەتگوزاری تێدا نییەوە، هیچ هەنگاوێکی ڕاستەقینە لەلایەن حکوومەتی ئیتیحادی بۆ جێبێجێکردنی ڕێککەوتنامەی شنگال ئەنجام نەدراوە. ئایا ئەوانە چۆن دەتوانن بگەڕێنەوە؟ ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوودا خەڵکێک هەوڵی داوە کە بگەڕێتەوە، بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆر کورتی خایاندووە کە دوو ئەوەندەی ژمارە دیسان ئاوارە بوونەوەی پێچەوانە ڕوویداوە و بەڕاستی ئەو بابەتەی کا وەزارەتی کۆچ و کۆچبەران لە کۆبوونەوەکەی خۆیاندا ئاماژەیان پێداوە پێویستە حکوومەتی ئیتیحادی نیەتی ڕاستەقینەی خۆی پێشان بدات و هەڵوێستی هەبێت بەرامبەر بەوەی کە ئەو بڕیارانە بڕیاری حکوومەتی ئیتیحادی نین، چونکە ئەو بڕیارە لە وەزارەتێکەوە دراوە کە ئێستا بڕیارێکی سیاسی ڕاستەقینەیە، دوورە لە هەموو پرینسیپ و یاسانێ و دەوڵەتیەکان، پێویستە حکوومەتی ئیتیحادی ڕوونکردنەوەی هەبێت و هەروەها هەڵوێستی هەبێت بەرامبەر بەو بابەتەوە بەڵێن بەو خەڵکە بدەن کە سنوورێک بۆ ئەو پێشێلکاریانە دادنێن. لە هەمان کاتیشدا بەڕاستی داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین کە زۆر بەجددی بێتە سەرخەت و سنوورێک بۆ ئەو پێشێلکاریانە دابدرێ، لە کاتێکدا کە دایکێکی جەرگسووتا و کۆمەڵێک لە ئەندامانی خێزانەکەی تا ئێستا دیار نییە بەڕاستی هیوای گەڕانەوە لە بری پێشکەشکردنی خزمەتگوزاری چارەسەری دەرونی بە کۆمەڵێک لەو فەراغانەی کە ئێستا هەیە کە حکوومەتی ئیتیحادی لێی کەم تەرخەمە، بەداخەوە ئەو جۆرە هەڵوێستانە بەڕاستی بێهیوایی بەرامبەر بەم بڕیارەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیەوە پلانتان چی؟ بەڵێ بێگومان هەروەک بینیتان وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەی تایبەت بەو بابەتەی بڵاو کردەوە لە بەرژەوەندی گشتی و هەروەها بەڕاستی ئێمە چاوەڕێی هەڵوێستی
کۆمەڵگەی نێودەوڵەتین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە خەتین و بێگومان ئەو بابەتانەی کە ئاماژەیان پێدراوە بە هیچ شێوەیەک قابلی قوبول نییە چونکە ئەو بابەتە بابەتێکی مەترسیدارەوە دەبێتە هۆی گۆڕینی دیموگرافی ئەو ناوچانە و سەرەڕای ئەوەش وەکو ئاماژەم پێدا بەڕاستی داهاتووی پێکهاتەکان لە عێراق دەخاتە مەترسیەوە و هیچ هیوایەک بۆ پێکەوە ژیان لەو ناوچانە ناهێڵێت. دووەم ئێمە دەزانین کە ئەو بابەت ئەو بەداخەوە ئەو جینۆسایدەی کە ڕوویدا بەرامبەر بە پێکهاتەکان کە خاوەن ئاین و کەلتوری خۆیانن لە ئێستادا بەو شێوە عەلەنیە دەرخستنی ئەو جۆرە پلان و هەڕەشە مەترسیدارانە بەڕاستی کارەساتە بۆ ڕێزنەگرتن لە ئاینی تایبەت بە خۆیان لە کەلتوری پێکەوە ژیان و لە زۆر بابەتی تر کە بابەتی دیکە بە دوای خۆیدا دەهێنێت و پێویستە بە زووترین کار سنووری بۆ دابدرێت. لە قسەکانی ئاماژە بۆکە کە هەندێک لەو ئاوارانە چوونەتە شوێنی خۆیان بەڵام جارێکتر گەڕاونەتەوە. ئامارێکان هەبێ ئەگەر پێمان بڵێ ژمارەیان چەنە دواتر ئەگەر قسەتان لەگەڵ کردبوون هۆکاری گەڕانەوەیان کە لە شوێنەکانی خۆیان جارێکیکە بۆ کەمپەکان چییە؟ ینی ئایا کەمپەکانیان پێخۆشترە لە شوێنەکانی خۆیان؟ بێگومان کاک عەمار ئەوان هەرێمی کوردستان کەلتوری جوانی پێکەوە ژیان ڕێزگرتن لە هەموو پێکهاتەکان لە هەموو چین و توێژەکان بە شێوازێکی نێودەوڵەتی ڕەنگی داوەتەوە و هەموو کەسێک ئەوانەی کە بەڕاستی هەستیان بە مەترسی کردووە لە ناوچەکانی دەوروبەر بەڕاستی بە ڕابەرایەتی سەرۆک بارزانی هەمیشە هەرێمی کوردستان نمونەی پێکەوە ژیان بووە نەک تەنیا بۆ بەڕاستی خوشک و برایانمان لە شنگال کە بێگومان ئەوان کوردی خۆمان و ئێرە ماڵی خۆیانە ئێمە بۆ هەموو چین و توێژەکان هەرێمی کوردستان لانکەی پێکەوە ژیان بووە لە چەندین بەڕاستی چۆن دەڵێ ئۆپەراسیۆنی نێودەوڵەتیدا سەرۆک بارزانی فەرمانی کردووە کە ئێمە بەهانای لێ قەوماوان چوین ینی تەنیا چەند ماوەیەک لەمە و پێش ئێمە خەڵکمان ڕزگار کردووە لە سوودان لە لوبنان ئەوانەی کە ژیانیان لە مەترسیدا بووە بێگومان ئەوان لێرە هەست بە ئارامی دەکەن بەڵام بە پێی چەندین ڕاپرسی کە ئێمە ئەنجاممان داوە هەمویان دەیانەوێ بگەڕێنەوە زێد و باب و باپیرانیان بەڵام کاتێک کە شکۆیان پارێزراو بێ ئێمە لە چەندین لیجان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بەشدارین بەداخەوە بێهیوا بووین لەوەی کە نیەتێکی ڕاستەقینە لە لای ئەوانەوە هەبێت بۆ هاتنە پێش لە نیشاندانی هەنگاوەکانی چارەسەرکردن بەڕێزت بابەتێکت باس کرد من بە بەڕێزت دەڵێم کە ماوەیەک بەر لە ئێستا لیژنەیەکی باڵا طبعا لە هەرێمی کوردستان بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ سەرپەرشتی مەلەفی شنگال دەکات و لە حکوومەتی ئیتیحادیش بەڕێز قاسم عەرەجی کە ئێمە وەکو نوێنەری لایەنەکان وەک نوێنەر لە هەرێمی کوردستان لەگەڵ چەند لایەنێکی کە بەشدار بووین لە چەندین کۆبوونەوە هێزە ئەمنیەکان زۆر بەڕوونی مەترسی هێزە چەکدارە نایاساییەکانیان لە شنگال خستۆتە ڕوو و لە کۆنووس و لە بڕیارەکان لە هەموو لایەنەکانەوە ئاماژەی پێدراوە بەڵام بەداخەوە بۆ جێبەجێ ناکرێت ڕاستی لێرە پێویستە حکوومەتی ئیتیحادی بە تایبەت دوای دەرچوونی ئەو بڕیارە پێویستە ئەگەر بەڕاستی حکوومەتی ئیتیحادی لە پشت ئەو بڕیارانەوە نییە و ئەوە تەنیا بڕیارێکی سیاسی وەزارەتێکە پێویستە سنوورێکی بۆ دابنێ و پێویستە نیەتی ڕاستەقینەی خۆی نیشان بدات لە جێبەجێکردنی ئەو هەنگاوانە و دەمەوێت لێرە بەڕاستی سوپاسی ڕۆڵی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە ئەو مەلەفەی زۆر بە گرنگی وەرگرتووەوە وەکو داکۆکی کارێک بە تەنیا حکوومەتی هەرێمی کوردستان لە پشت پاراستنی مافی ئەوانەوە بووە نەک تەنیا بۆ خوشک و برایانی یەزیدی کە واجبی خۆمانە بەڵکو بە هەزاران ئاوارەی تری عێراق کە تاکو ئێستا دوای تێپەڕبوونی 11 ساڵ خاوەنی شوناس و ناسنامەی خۆیان نین بەڕاستی لە وەزارەتی کۆچ و کۆچبەران دەپرسین ئایا پلانتان بۆ ئەو خەڵکانە چییە لە کاتێکدا کە بەڕێستان خۆیان لە بەرپرسیارەتی دەدزنەوە لە بڕی چارەسەرکردن ئایا بەڕاستی ئەو خەڵکە یعنی ڕوو لە کوێ بکات چی بکات سەروە ڕەسۆڵ بەڕێوەبەری گشتی ناوەندی هەماهەنگی خەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێز سپاس بۆ بەڕێزشتە